ڕێوەچوونی کۆنفرانسێکی گەشت و گوزاریە لە شاری هەولێر بێگومانە مەشگرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کابینین لە ئێستا لە وەرزی بەهارین گەشتارێکی زۆر ڕووی کردوتە ناوچەکانی هەرێمی کوردستان و خۆشمانە چینە شوێنە گەشتیاریەکان. ئەم کۆنفرانسە تایبەتمەندی خۆی لەوەیە بینێتەوە کە کەم و کوڕەکان چیە چاند چارەسەر بکرێ. ئەو گەشتیارانی ڕۆمانتیەکان ساڵانە چۆن توانین بە شێوازێکی جیاوازتر پێشوازیان لێ بکەین و هەنگاوەکان زیاتر خۆی لە چی هابینێتەوە. بۆ زیاتر گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری زۆر بەڕێز کاک نادر ڕۆستیمان کردووە و تەبێژی دەستەی گەشت و گوزاری هەرێم کە ئێستا ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک نادر سڵاو لێبێ و بەیانی باش. سڵاو لێ ئێوە بەیانیتان باش، زۆر سوپاس بۆ میوانداریتان. زۆر سوپاس بۆ تۆش. پێمان خۆشە سەرەتا هەر لە دەستپێکی کۆنفرانسەکەەوە دەست پێ بکەین. ئەم کوڕە کۆنفرانسە بۆچی بەسرا، ئاماژ لەم کۆنفرانسە چی بوو؟ بەڵێ، کۆنفرانس بابەتێکە کە بە شێوەیەکی زانستی ئەگەر بکرێت و ببەسترێت بۆ هەموو سێکتەرەکان گرنگی خۆی هەیە، چونکە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی بەدواداچوون بکرێت بە کۆی ئەم سێکتەرە کە لە چه ئاستێکدایە و بەرەو چه ئاستێکی ببین و کێشە و ئاستەنگەکان چنە باشتر بکرێت. کۆنفرانسات زەروریەتێکە، بەڵام ئەم کۆنفرانساتە تەنیا بێت و ڕووکەش نەبێت یاخو بەس شکل نەبێت، بەڵکو لە ناوەڕۆکە بابەتەکانی گرنگ بن و دەستنیشانی کەم و کوڕیەکان و دەستنیشانی پێداویستەکان بکات بۆ ئەوەی لە ئایندە ئەو ڕاستپاردانە و ئەو ئەنجامانە لەو کۆنفرانسە دەرەچن ببنە بەرنامەی کار لەسەرکردن بۆ چارەسەرکردنی گرفتەکان، یاخوا گەر گرفتیش نەبێ، زۆر جار وایە گرفت نییە، بەڵام ئامانج پەرەپێدانە، ئامانج ئەو قۆناغی تێداینە پێویست بە نوێکردنەوە هەیە، پێویست بەوەی هەیە کە بچینە قۆناغێکی تر، پێویست بەوەی هەیە کە خۆمان بگونجینین لەگەڵ پێشهات و لەگەڵ نوێکاریەکانی سەردەم. بۆ زۆر جار کۆنفرانس پێویستە بۆ نوێکردنەوەی چالاکیەکان، بۆ نوێکردنەوەی پرۆگرام، بۆ نوێکردنەوەی هەموو ئەوەی دەمانەوێت لەو سێکتەرە گۆڕانکاری بەسەردا بێت و کوالیتی بەرز بکەینەوە. بۆیە کۆنفرانس یان هەر چالاکیێکی دیکە بەردەوام پێویستە ئەنجام بدرێن. بەڵێ کاک نادر، لە لای منیشەوە سڵاوت لێ بێت. وەکە زانین کە کەرتی گەشت و گوزار یەکێکە لەو کەرتانەی کە ئەتوانرێت سوودێکی زۆری لێ ببینرێ بۆ برەودان بە ژێرخانی ئابووری. با بزانین کە لەم ساڵە ئەو هەنگاوانی کەنراوە بۆ برەودان بە کەرتی گەشت و گوزار بە شێوازێکی گشتی چین هەنگاوەکان. بە دڵنیاییەوە کەرتی گەشت و گوزار کەرتێکی ئابووریە، سوود دەگەێنێ بە ژێرخانی ئابووری، بە هەمان کاتیشە بە پێچاوانەوە ژێرخانی ئابووری یەکێکە لەو هۆکارانەی کە ئەگەر بە تەواوی خزمەت گوزاریەکانی جێبەجێ بکرێ دەبێتە هۆی بوژانەوەی کەرتی ئابووری، چ لە ڕێگاوبان بێت کە ڕێگاوبان ژێرخانی ئابووری گشتیە و بۆ گەشت و گوزاریش دروستە، و لە ئاوەڕۆ بێ، لە پەیوەندی بی، لە کارەبا بێ، لە خزمەت گوزاریە گشتەکان بێ، هاتوچۆ بێ، ئەمانە هەموو دەبنەوە کارێک بۆ ئەوەی کەرتەکە پێشکەوی. و لە هەمان کاتیشا گەر کەرتەکە پێش بکەوێ، کەرتەکە دەبێتە هۆکار بۆ ئەوەی ئەم بنەمایانە یاخۆ ئەم ژێرخانە باش بێت و پێش بکەوێ، کەواتە تەواوکەری یەکدیکەینە. بۆیە گرنگیدان بە کەرتی گەشت و گوزار گرنگیدانە بە ژێرخانی ئابووری بە هەردوو دیویەوە. زۆر باشە. زۆر کات کە باسی گەشت و گوزارەکەین چەندین بابەت لە خۆگرێ. یەکێ لەو بابەتانەی کە زۆر ئەبێ گرنگی پێ بدرێ میوانخانە و هوتێل و چێشخانەکانن کە ئەبێ بە شێوەیەکی باش ئەمانەش لەم کۆنفرانسەیە ئامادە بن، یاخو خاوەنی ئەو شوێنە گەشتیارانەی کە ڕۆژانە خەڵک سەردانیانەکە و شوێنەکان بەکرێ وەرەگرێ، تاوەکو بتوانن لەم کۆنفرانسەیە باس لە نرخ بکرێ، باس لە شێوازی پێشکەشکردنی خواردنەکان بکرێ، باس لە شێوازیەوە بکرێ کە گەشتیارێک سەردانی ئەم ناوچەیەکە باجاریکە هەوڵبار نەخۆی کەسی کەش لەگەڵ خۆیان بێنێ بۆ ئەم ناوچەیە. تا چەند ئەم بابەتانە گفتوگۆی لەسەر کرا؟ ئەمانە دوو تەوەر تایبەت بوون لە کۆنفرانسەکە بەم بابەتێ. تەوەری خزمەت گوزاری گشتی ببوورە بۆ شوێنە گەشتیاریەکان و هەروەها تەوەری ڕێخستنەوەی ڕێنماییەکان بۆ شوێنە گەشتیاریەکان، هەردوو تەوەر خزمەتی ئەم وارەیان دەکردوە. جگەلەوەی تەوەرەکانی دیکەش هەمووی بە جۆرێک لە جۆرەکان تەواوکەری ئەو بابەنە، بۆ نمونە تەوەری بە بازارکردن و ڕاگەیاندن
هەرچی لەم تەوەرە هەیە کە کاری لەسەر دەکرێت دەرەنجام بۆ شوێنە گەشتیاریەکان سوودیەیە واتە هەموو بابەتەکە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئوتێل و ڕیستۆرانت و ئەو شوێنانە قازانج بکەن بۆ ئەوەی زۆرترین گەشتیاری بۆ بێت هەموو ئەو تەوەرانەی کە هەفت تەوەری تێدا بوو کۆنفرانسەکە هەر هەفتی بە شێوازێک لە شێوازەکان لە خزمەتی کەرتی تایبەتدا بوون لە خزمەتی بەرەوپێشچوونی گەشت و گوزاردا بوون چونکە لە هەرێمی کوردستان کەرتی گەشت و گوزار ئەوەندەی پشت بە کەرتی تایبەت دەبستی هەندە پشت بە حکوومەت نابستی جگە لە یاسا و ڕێنمایی و ڕێخستن و بەدواداچوون و چاودێری و پلان ئەوانە لەلایەن حکوومەتەوە جێبەجێ دەکرێن وەزێرخان ئەوانە لایەن حکوومەت جێبەجێ دەکرێن بەڵام هەرچی بابەتەکانی دیکەیە کە وەکو ئاماژەت پێدا مەسلەی خزمەت گوزاری یان بڵین سەرخانی ئەوەی باسمان کرد پێشتر ژێرخان بووە سەباسی سەرخان بکەین کە مەسلەی ڕۆشنبیریە کە مەسلەی میوانداریە مەسلەی ڕیستۆرانتە مەسلەی خزمەت گوزاریەکانە زۆرکردنی چالاکیە جۆرا و جۆرکردنی چالاکیە جۆرا و جۆرکردنی جۆرەکانی گەشت و گوزارە هەموو ئەم هەمە ڕەنجیانە دوجار دەبنە هۆکارێک بۆ ئەوەی شوێنە گەشتیاریەکان بە تایبەتی لە کەرتی تایبەت سوودمەندی سەرەکی بن و لە هاتنی گەشتیاریش بۆ هەرێمی کوردستان ئەوەندەی هاوڵاتی و ئەوەندەی کەرتی تایبەت سوودمەند دەبن ئەوەندە حکوومەت سوودمەند نابێت چونکە هەموو پرۆژەکان پرۆژەی کەرتی تایبەتن و هەرچەندە ئێمە پێمان وایە دەبێت پرۆژەی هاوبەشی شەبێت ناوبینی کەرتی تایبەت و ناوبینی حکوومەتە و ئەو یاسایە کە ئێستاکە کاری تێدەکرێت هێشتاکە نەچۆتە بواری جێبەجێکردن کە هەر پرۆژەیەک بکرێت لێرە بەدواوە نیوەی حکوومەت بێ نیوەشی کەرتی تایبەت بێ هاندانێکی باش دەبێت ئەگەر بە شێوازێکی باش ڕێک بخرێت لە خزمەت کەرتی تایبەت و لە خزمەت حکوومەت کە داهاتی حکوومەتیشی پێزیاد دەبێت هیوادارین لە ئایندە ئەم جۆرە پرۆژانەی هاوبەش بستنە بواری جێبەجێکردن یان پرۆژەی تێکەڵ میکس پرۆژەی تێکەڵیش گرنگە کە لە بینی کشت و کاڵ و گەشت و گوزار و لە بینی گەشت و گوزار و یان هەر بابەتێکی دیکەی نیشتە جێکردن کە ئەم پرۆژە تێکەڵانە شیەک بێ تەواو بکات و سوودی بەیەکدی بگەینێ هەمویان دەستنە ئەو وارانەی کە خزمەتی کەرتی تایبەت پێ بکرێت و خزمەتی شوێنە گەشتیاریەکان لە کەرتی تایبەت دەکەن. کاک نادربێ گومان پاکراگرتنی ژینگە و سەوزترکردنی ژینگە شێکێکن لە ئەو هۆکارانەی کە جوانیەکی زیاتر بە کەرتی گەشت و گوزاری و هەروەها جوانێکی زیاتر بە ناوەندەکانی گەشت و گوزاریش ئەبەخشێ ڕەنگە هۆکارێکی سەرەکیش بێ بۆ ئەوەی کە ئەو کەسەی کە ڕوو ئەکاتە ناوچەیەکی گەشتیاری لە لای خۆمان ئەم بابەتانە گرنگێکی تەواوی بەلایەوە هەبێ پاکڕاگرتنی ناوچەکان و هەروەها زیاتر سەوزکردنی ناوچەکان ئەمانە تا چەند باست و خواز بوون لەنێو ئەو پرۆژەی کە ئێستا ئاماژەت پێکرد کا گفتوگۆتان لەسەر کردووە تا چەند باسیشتان لەم بابەتانە کردووە بۆ ئەوەی کاگرنگی زیاتری پێ بدرێ ئەگەر لەلایەن خۆشتانەوە نەبێ هەماهەنگیەک لە نێوان ئەو لایەنانەیە هەبێت کە پەیوەندیان بەم بابەتانەوە هەیە بۆ ئەوەی کە گرنگی تاوا بەم بابەتەش بدرێت. ژینگە و گەشت و گوزار دوو ڕووی یەک دراون یەک تەواوکەری یەک دیکەنەوە هەر کاتێ ژینگەیەکی تەندروست و ئارام و سەوز و پێشکەوتومان هەبێت گەشت و گوزار زیاتر پێش دەکەوێت و هەر کاتێکیش گەشت و گوزار پێش بکەوێت دەبێت ژینگە پاکتر و باشتر بێ بە نمونە ئێمە تەبان باوەی پێشتر باسیەوەی بکەین کە ئێمە سەیرانمان هەیە گەشت و گوزارمان هەیە سەیران زیاتر بابەتێکە پەیوەستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە لە بەهاران یان لە هاوینیشا بۆ دەشت و دەردەچن و هیچ شوێنێکی گەشتیاری بەکار نایێنن وەکو ئوتێل و ڕستۆران تەنیا دەستنە ناو سروشت و دەگەڕێنەوە و زۆر جار ئەمانە دەبنە هۆی ئەوەی کە ژینگەی گشتی یان بڵێن سروشتێک بچیت یان پیس ببێ لەبەرەوەی سروشتێکی بەرفراوان و کراوەیە زۆر جار خزمەت گوزاری نەشارەوانی نە کۆمپانیا ژینگە پارێز نە کەس پێڕاناگەوە ئەو سروشتە پان و بەرینە پاک بکاتەوە زیان بە سروش دەگا و زیان بە ژینگە دەگا ئەمە بۆ ژینگە زۆر خراپە و ئەمە بۆ گەشت و گوزاری زۆر خراپە بەڵام لەبەرەوەی بابەتەکە گەشت و گوزار نیە تەنیا سەیرانە بۆ دەرێن تەنیا سەیرانە چونکە لە ڕووی ئابووریەوە گەشت و گوزاری یعنی ئابووری لە ڕووی ئابووریەوە
ئەم جۆرە دەرچوونانە هیچ سوودێکیان بە ئابووری وڵات ناگەینن تەنیا جم و جۆڵێکی بازاری بەسیت دروستەکەن کە کڕین و فرۆشتنی دوکاندار و ئەو بابەتانەیە کەشت بۆ سەیران دەبن ئەوەی دیکە نە ئوتێل نە ڕیستۆرانت نە هیچ شوێنێکی گەشتیاری سوودی نابینیت کەواتە لێرە سەیران زۆر جار زیانی هەیە بۆ سروشت و سوودی نییە بەڵام بینە پرۆسەی گەشتیاری ئێستا ئێمە باسی گەشتیاری دەکەین گەشتیاری پرۆسەیەکە پرۆسەیەکی ئابووری کۆمەڵایەتیە واتە تۆ کە هەر شوێنێکی گەشتیاری هەر کردارێکی گەشتیاری بکەی دەبێت یەکەم لەلایەنی ئابووریەوە سوود بەو ناوچەی بگەینی چ بە دانیشتوانەکەی چ بە ئابووری ناوچەکەی کە کەرتی تایبەت بیان حکوومەت بیت ئیتر لە ڕێگای ڕیستۆران بی لە ڕێگای خواردن بیت میوانداری بیت میوانخانە بی لە ڕێگای کۆمەڵێک چالاکی بی بۆ نمونە کردنەوەی حیواناتە پارکە کۆمەڵێک یاریە هەموو ئەوانە دەبنە ئینکەم دەبنە داهات بۆ ئەو ناوچەیە خەڵکی ئەو ناوچەیە تەنانەت زەوی وزارەکانیشیان نرخیان دەگۆڕێت و بەرز دەبێتەوە کە چونکو کاریگەری دەبێت کەواتە هەر پرۆژەیەک لەو بەناوی گەشتیاری بکرێت لەو شوێنانە ئەو پرۆژەیە یەکەم شت ئیلتیزا دەبی ئیلزام بکات دەبی پابند بیت بەوەی کە ژینگە بپارێزی بۆ نمونە پرۆژەیەک دەکەین لە شوێنێکە ئوتێلێکە شوێنەکە وا ڕێککەوتووە دەداری لێ دەبی ئەو دەدارە ببڕدرێتەوە هەتاکو جێ ئەو تێلای ببێتەوە ئێمە ئەگەر ڕێ پێ بدەین دەدار ببڕدرێتەوە لە کاتێک ڕێ پێ دەدرێت دەبێت 100 داری دیکە لە دەوروبەری خۆی بچێنێت و تەعویزی دەدارەکەی بکاتەوە وەکو ژینگە جگەلەوەی ئەم ئوتێلە دەبێت لە 130 زیاتری بۆ سەوزایی تەرخان بکرێت بۆ سەوزایی تەرخان بکات و ژینگەی ناوچەکە پارێز جگەلەوەش هەموو ئەو کارانەی لەوێن دەرێ و چالاکیانەی لێن دەرێ دەکرێت نابێ ببنە مای پیسکردنی ژینگە ئیتر نابێت بوتڵی پلاستیک زۆر بەکار بێ مادە پلاستیکەکان پاشە ڕۆیەکان نابێ بەکاربێ ئەمە لەلایەکی دیکە دەمەوێت دوو بابەتی دیکە هەیە چونکو بابەتەکە گرنگەکەی جازە بفەرمی یەکیان گەشت و گوزاری ژینگەیە گەشت و گوزاری ژینگەیی کە پشت بە چ دەبەستێت پشت بە سروش دەبەستێت بە ناشناڵ پارێک بە پشت بە پارێزراوی سروشی دەبەستێت سا بۆ نمونە لە هەرێمی کوردستان ناشناڵ پارک هەرگۆرسەکران کە ماوەیە کاری لەسەرکرا ئێستا وەستاوە و هیوادارین لە ئەندە بیستۆبواری جێبەجێکردن و ناوچە پارێزراوەکانی قەرەداغ و بارزان و دەربەندی خان ئەمانە ئەگەر کاری جدیان لەسەر بکرێ هەموو ئەوانە دەبنە پرۆژەی گەشتیارێکی زۆر بە ناوی گەشت و گوزاری ژینگەی بۆ خۆیان ڕادەچێشن و هەندێک وڵاتەیە داهاتی سەرەکی گەشت و گوزار لەم وڵاتانە لەسەر ئەم جۆرە داتێ ئەمە یەک دوو بابەتێکی تر هەیە دەمێ ئاماژەی پێ بدەم کە زۆر گرنگە بۆ پرسیارەی بەڕێستانکردن لە گەشت و گوزاردا بابەتێکی پێی دەگوترێ گەشت و گوزاری بەردەوام یاخو ئەسیاح المستەدامە گەشت و گوزاری بەردەوام ئەسیاح المستەدامە چییە لەسەر چ بنەمایەک ئەم سیاحە دروستە بێت ئەم جۆرەی گەشت و گوزارە ڕێک لەسەر بنەمای ژینگە دروستە بێت یەکەم شت دەبێ هەر پرۆژەیەک لەسەر ئەم بنەمایە دابمەزرێت و بەم سیستەمە دابمەزرێت دەبێت یەکەم جار بیر لەوەی بکاتەوە بۆنەوەکانی داهاتوو ئەم ژینگەیە لە ڕووی ئابووری و لە ڕووی پاراستن لە بەرچاو بگرێت دوو دەبێت هەلی کار بۆ خەڵکەکەی دابین کە سێ دەبێت لایەنە ژینگەیەکانی 100% ڕاچاو کردبێ ژینگەی ڕاچاو کردێ بە جۆری پارێزرێ چار دەبێت ئەم پرۆژەیەکی دۆستی ژینگەبی پرۆژەیەکی سەوز پرۆژەیەکی دژە ژینگە نەبی واتە هەموو ئەو کەلوپەل و مادانەی بەکار دێنرێت هەر لە کارەبا و لە سوتەمەنی و لە پاشەڕۆ هەمووانە هەتا بکرێت کەمترین زیان بە ژینگە بگە کەواتە بۆمان بەدەردەکەویت کە گەشت و گوزار زۆر گرنگی بە ژینگە دەدات لەبەر ئەوەی ژینگەی جوان دەبێتە هۆی ڕاکێشانی گەشتیار و دەبێتە هەوەی پاک و خاوێنی هەوا دەبێتە هۆی پاک و خاوێنی سروش دەبێتە یعنی هەر چەندە چی ئێمە گرنگی بە ژینگە بدەین گەشت و گوزاری زیاتر پێشەکەین دەستەکانی خۆشبێکان نادر کە ئەمڕۆ ڕاستەوخۆ لە ستودیۆکانمان لە شاری هەولێر و لەگەڵمانە بووین بە هیوایەوەی کەم کۆنفرانسە سوودی هەبوو بێت و بتوانین لە ڕووی گەشت و گوزارەوە زیاتر خزمەت بە هەرێمەکەمان بگەێنین